خراپ نەبن. شەرمەزاریە پیاوێک پارەی هەبێ و خەڵکی پارە بدا بە ژنەکەی. زەلیلیە پیاوێک پارەی هەبێ و خەڵکی خزمەتی ژنەکەی بکات. ئەو کاتە ئەو ژنە ئەگەر لە خوا نەترسێ و عاقڵ و تێگەشتوو نەبێ دڵنیا بە تووشی خراپی زۆر گەورە دەبێت. و ئەوەندە خۆشەپاری لە نەفەرێک وەرگرت جارێ دوو جار ئەگەر ئەو کەسە خراپ بوو بێگومان دەکەوێتە دا و تەڵەیەکە و ڕزگاربوونی نییە. ئیتر خۆ ئەزانێ خێزانی تۆ سەرنجامی چیە بێت. بۆیە ئاگاداری خۆت بە هەر پارە کۆ مەکەرەوە. ئاگات لە ژنەکەت بێت، فریای ژنەکەت بکەوە با ژنەکەت خراپ نەبێ هەتا ئێستا وات کردووە بە خۆتا بچۆرەوە. پارەی بەرێ. تازە ئەو داوای پارە لە باوکو کەسەکار ناکە، داوای پارە لە تۆ دەکا. ئەبێت تۆ خزمەتی کەی. یعنی خەڵکی وهەیە سوێن بەخوا نەفەرێک نییە و دوان نییە و پێنج نییە و دە نییە. خەڵکێ بە سیارەکەی خۆی خێزانی ئەباتەوە بۆ ماڵ باوکی پارەی لێسێنێت. حەقی ڕێگاکە. باوەڕم بێکن سوێن بەخوا ماڵ خەزوورانی دەعوەتەکە دوایەڵت دەی ئەوەنە پارەم سەرف کردە پارەکەم بەرەوە. باشە ئەم ژنە ئەگەر کەس و کارەکەی گوێ لێ نەگرن چی ڕوو ئەدات؟ معقولە دایک و باوکی ئافرەتەکە دێتە ماڵت خەزوورت و خەسوود نانەخۆ لە ماڵت برای خێزانت و خوشکی خێزانە لە ماڵ نانەخۆن بێت ئەبێ خێزانی داما و پارەکەی بدە؟ دەی کاکە پارەکەم بۆ دەرکرد دەی عەجەلە ئەوەنە پارەم سەرف کردووە. ئەڕاتە ماڵ بردێتە ماڵ باوکی هێنایەتەوە 5,000 لێ سندووە 10,000 ئەمە حەقی تەکسی. ئەمە کارە ساتەش پیاوێک بەم شێوەیە بێ زاواکەت ئاوا بوو 10 مناڵی هەبوو کچەکەی با جیابێتەوە لێی. یەکەم مناڵ پێشەوەی مناڵەکەی بەڵێ باوە پیاوەکەم بە کەڵک نایە، پیاوەکەم چروکە ڕەزیلە تێبگە، یعنی من توش خراپە دەبم. دوای دەست لە خەڵپانەکەمەوە خەڵکیش بەبێ مقابل و بەبێ بەرامبەرام داتێ. پارەت بۆ چییە؟ هەر پارە کۆ بکەرەوە بزانە ڕۆژێ چۆن حیاتە چێ. هەر پارە کۆکەرەوە بزانە خۆ ئەزانی حاڵی خێزانەکەت چۆنە. بۆی ئاگادار بن پاری پێویست بدەن بە خێزانەکانتان ئەوەندەی تواناتان هەیە بۆ عیادەیە بۆ بازاڕە بۆ هەر شتێکە. چەندێک خۆشە خێزانت بەری لە بازار کۆمەڵشتی بۆ بکڕی پێی خۆشە. ئافرەت گڵاسێکی بۆ بکڕە پێی خۆشە. ئەکرێت وڵا پارەم پێ نییە پارەم پێ نییە هەموو ڕۆژێ بڵێ پارەم پێ نییە لە کاتێکە پارەشت پێیە. لە کاکە شتێ بفرۆشەبی دە حەقی ئەوەی کە خێزانەکە تێرکەی. داواکارم ئاگامان لە خۆمان بێ بە ئیزنی خوا نەبینە هۆکارێکی خراپ بۆی کە خێزانەکانمان خراپ بێت. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی خوا گیان شیفای نەخۆشەکانمان بدەی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان ئافرەت بۆچی تووشی زینا دەبێت؟ تووشی خراپە دەبێت؟ داوای جیابوونەوە لە پیاوەکەی خۆی دەکات، داوای تەلاق دەکات، کێشە بۆچی دروست ئەبێت؟ ئەگەر کچەکەی خۆت خوشکەکەی خۆت بە دڵی خۆی نەدا بەشوو چاوەڕێی ئەوە بکە کچەکەت فەساد بێ. دەڵێ من شوو بە فڵان کەس ناکەم، دەڵێ ئیلا بێ شووی پێ بکەی. هەر ئەوە ڕازیت باشە ڕازینت بە خۆت دانیشە. ئەو کاتە لە ناچاریە شووی پێ دەکات سەرنجامیش زۆر خەتەر دەبێت. کچەکەی خۆت بە زۆر مەدە بەشوو. بە تەنیا پێی بڵێ دوایی بە خێزانیشت بڵێ یا بە ئافرەتێکی تر بڵێ بزانە فڵان کەسی بەدڵە ئەو کچە جارۆ شەرم لە تۆ ئەگا بەس لای دایکە لە بەخۆم بەدڵم نییە، بەس لای باوکم ناوێرم بڵێم بەدڵم نییە، ناوێرم بڵێم بەدڵم نییە. تەنها بەو کیفایەت نییە کە باوکی پرسیاری لێکە، چونکە نهێنی مناڵ لای دایکێتی. بە خێزانت بڵێ بزانە کچەکە بەدڵێتی بەدڵی نییە، ئەمە عیب نییە، ئەمە بێڕێزی نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەند شتا مشاورە و ڕاوێژی بە خێزانەکانی کردو خۆ تۆ لەو پیاوتر نیت. بزانە لە ڕێی برادەرێکیەوە لە ڕێی کەسێکیەوە ئەتوانێت خێزانی تۆ بە برادەرێکی کچی خۆی بڵێ کە برادەری ئەو کچەیە فڵان کەست بەدڵە شووی پێ بکەی، ئەو کاتە بەڵێ نەخێر. بەڵام ئافرەتە ئەڵێ وەڵڵاهی پیاوەکەم بەدڵ نەبووە لە ترسی باوکم نەمێرا بڵێ بەدڵم نییە، ناوێرم باوکمم کوژێ، باوکم لێمە دات. ئەمە کارەساتێک گەورەی ئەمە سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت و زۆریشمان بینیوە بۆ شێوەیە. ئەو بە خۆشەویستی بە حساب شووەکەن بە یەکتری ژن دێنن و شووەکەن ناگونجێن دەوەرە بە زۆر پێی درابێ بێ سەرنجامەکەی چی بێت.
ئەوە هەر باسی مەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئافرەت بەبێ پرسی پێ بکرێ، کچە عازب پرسی پێ بکرێ، چونکە شەرمەکە جاری وا هەیە بڵێ من فڵان کەسم بە دڵە یا بە دڵم نییە. ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوا لێ بێ بە سەرهاتێکمان بۆ باس دەکات، ئەفەرمێ ڕۆشتم بەلای ئافرەتێک تەمەنی 40 ساڵ بوو، 40 ساڵ گەورە کچ بوو، لە سەرەمەرگا بوو. دەڵێ دەگریا حاڵی زۆر خراپ بوو. ڕووی کردە باوکی وتی باوە گردنت ئازا نەبێ، داوا ئەکەم لە خوای گەورە، داوا ئەکەم لە خوای گەورە لەم دنیا و لەو دنیا ئیسراحەت نەکەی، چونکە منت لە خۆشی ژیان بێبەش کرد. یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەم باوکم چۆن منی لە خۆشی ژیان بێبەش کرد، فڵان و فڵان بە دڵم بوو هاتن داوام نەیهێڵا شووی پێ بکەم. خوایە داوا ئەەکەم لە خوای گەورە، باوکی دانیشت بوو، داوا ئەەکەم لە خوای گەورە یەک شتێک ناڵێم باوە، ئەڵێم خوایە چۆن باوکم منی لە خۆشیەکانی ژیان مەحروم کرد، خوایە مەحرومەکەی لە خۆشی و شادی. ئەڵێ ئەم قسەی کرد و شایەتمانی هێنا وەفاتی کرد. ئیتر باوک بخۆی بەهەر بگری. وەڵا نایڵم چوو بۆ فڵان کەسکی بێگانەیە. با بێگانە بێت چییە؟ ئەوەی کە ژنی خزمی هێنا زۆری چاکی هەڵقۆڕان. گرنگ ئەوەی باش بێ، خوتر بەعام بێگانەکە باشترە، بەعام ناڵێم 100%. ئەو سەردەمی پەنجاکان واز لێ بێنە، 50 و 60ەکان ڕۆیشت. ئێستا ڕۆژێکی ترە ئەبێ بزانیت چۆن تەسەڕوفاتەکەی. ئەمڕۆ ڕۆژی ئەنتەرنێت و مۆبایلە، نابێ وەکو 50ەکان لێک و 60ەکان لێخوڕی، نابێ وەکو 80ەکان لێخوڕی. باو باپیرم وای کە منیش واکەم، دەی وا بکە سەرنجامەکەی بینیت. بەخوا چۆن دژمندار ڕاکەبێت تۆش ڕاکەی. کەواتە ئاگاداری خۆت بە، ئەگەر ئافرەت بە زۆر بە شوویاندا یا کوڕ بە زۆر بە ژنیان بۆ هێنا، دڵنیا بە سەرنجامەکەی یا خۆ کوشتنە یا زینایە یا جیابوونەوەی یا نەخۆشی قورس و گرانە. کەواتە کچەکەی خۆت جگەرگۆشەکەی خۆت مەفەوتێنە، ئەوەندە ئینسان بێویژدان بێ ڕەحم بە جگەرگۆشەی خۆی نەکات. وەڵا ئەمە کچە، وەڵا ئەوەی تۆ بە دڵ بێ ناڵم شووی پێ بکەیت، دە دڵنیا بە ئەوەشی تۆ بە دڵت نییە دەیکات. ئەوە دڵنیا بەلەوە ئەوەی تۆ بە دڵت نییە دەیکات. کەواتە ئاگاداری خۆمان بین. بۆچی ئافرەت تووشی زینا و خراپەکاری دەبێت، تووشی جیابوونەوە دەبێت، داوای جیابوونەوە دەکات، تەلاق و کێشە بۆچی دروست ئەبێ لە نێوان ژن و مێردا؟ یەکێتر لە هۆکارەکان، تەمان ئەم هۆکارانە زیاتر پەیوەندی هەمووی باسم هەمووی پەیوەندی بە پیاوەیە. ڕاستەکەی ژنیش هەیە هەر خۆی خراپە، پیاوەکەی عیبی نییە، ئەو جۆرەش هەیە. من وەکو عام باسی دەکەم. ئەگینا ژن هەیە هەر چی بۆ بکەی حەزەکەی بە دەفتەر بی خەبەردەمی هەر خراپە، ئەوە ناڵێ. بەڵام ژن هەیە ئەم خاڵانە تێدا نەبێ شازی ڕێزە لێ ئەگرێ. من وەکو عام باسی دەکەم. بەهۆی بە خراپ بەکارهێنانی مۆبایلەوە تووشی کێشە و تاوان دەبێت. دەکەوێتە داوی خۆشەویستیەوە لە کاتێکە مێردی هەیە، نەبێەوە ژنە نەکچە ئازەبیشە. تۆڕە کۆمەڵایەتەکان بە خراپ بەکاردەهێنرێ. بڕۆوانەی کە ئیشی خراپ دەکەن پەنا بخوا، هەمویان دەڵێن ئێمە لە زینا لەگەڵ مێردارەکان ناکەین، زیاتر لەوانەی کە مێردیان هەیە. بڕۆ خراپەکارەکان بدوێنە، ئێمە زۆریان کێشەیان هەیە ڕومانتیەکەن و بە گریانە و پەشیمانن. بۆچی؟ هۆکار چییە؟ جارێ پیاوەکەی خۆی زۆر لەو قۆسترە، لەو باشترە، هەر خۆی کەسەکە خۆی خراپە. جاری واشەی پیاوەکەی توورێ قوڕاوی نایەنێ، ئەو کاتە ناچار کەسوکاریشی نایڵن جیابێتەوە، بەخوا لەبەر مناڵەکانە مێدانیشی، ئەو کاتە سەرنجامەکەی خراپە بێ و ناچار پەیا بخۆی هاوڕێیەکی خۆشەویستی بۆ خۆی دروستەکە و پەیایەکە و جارجار ئیشی خۆی لەگەڵاکات لە تۆڵەی مێردەکەی و کەسوکارەکەیە. تۆش وا ئەزانی کچەکەت لە ماڵێ و بێدەنگە. ئەمە ڕاستی پێتان ئەڵێم، وەزعەکە زۆر خراپە. ئەو فکرە عەشایری کە جاران هەبوو بۆ ئێمڕۆ نابێت. تەطبیقی بکەی دڵنیا بە توش کێشا بیت، دڵنیا بە کارەسات ڕوو ئەدات. خەڵک وەک جاران نییە. جاران ئافرەت بینیمان زۆرێکمان ئافرەت زۆر بە حەیا بوو، زۆر بە شەرم بوو. چێ لە ڕووی دەهات لای باوکیا بڵێ شوو ئەەکەم. بەخوا 2005 بوو، باوکم خوا لێی خۆش بێ، ڕۆژێ چوو بۆ ژنمارە بڕینێک هاتەوە بە منی وت، دوو لە ڕێی بەڕێستان ڕۆڵە، وتی ڕۆڵە بەخوا حەیا نەماوە، شەرم نەما. وتم بۆ باوە گیان. وتی چوومەتە مارە بڕینێکەوە، مەجلیسێ پیاو دانیشتوینە
مامۆستاکە وتێتی کچەکەم بەو کوڕە ڕازیت وتێتی بەڵێ مامۆستا ڕازیم وتی شەرمی لە ئێمە نەکرد خۆ شتێکی احتیادیە ئەو سەردەمە ڕۆی ئەو سەردەمە ڕۆی ئافرەت ئاوی دەخواردەوە چۆن ئاوی دەخواردەوە بینیمان جامەکەی ئاوا لێ ئەکرد لەچکەکەی ئاوا لێ ئەکرد بۆی کەس نەیبینی ئاوە خواتەوە لە بەردەم پیاوە ئەوە ئاوێ خواردەوە ئافرەتی ئێستا و ئافرەتی جاران نییە کەواتە ئاگدار بە بۆکو جاران بیر مەکەرەوە ئافرەتی جاران لە ڕووی نەدەهات پشتی بچەمێنێتەوە گستێک بدا بەجلێکی پوختە و قایمیشەوە ئێستا سینگ و ئەمانەی بە دەرەوەیە لە کۆڵانەکە کەواتە ئاگدار بە ناڵێ باو باپیری من وایکە منیش واکەم چی لە مێشکمایەوە تەطبیقەکەم نابێت ئەمڕۆ ڕۆژەکە خراپە ئاگاداری ئەو خاڵە بە دەڵێت مێردی هەیە دەڵێ وەڵا سیحرم لێکراوە ئاگدار بن سیحر دوو جۆرن سیحرمان هەیە ئافرەت هەیە لەگەڵ کەسێکا پەیوەندی دروست کردووە زۆرم بینیوە زۆر ئەوانەی کە ڕۆقەی شەرعیەکەن زیاتر ئەو شتانە نازانن ئەڵێن وەڵا ئێمە سیحرمان لێکراوە لە پیاوەکەمان جیابینەوە جۆرێکان ڕاستەکەن سیحریان لێکراوە بەڕاستی سیحرە جۆرێکیشان هەیە سیناریۆیە یەک دارێکی لێدە هاوارەکە چونکە جنۆکە لە گیانیان نییە ئەگەر جنۆکە لە گیانێ بێ حەتاوەر لێدە هەست بەخۆی ناکەن بەس ئەو کەسانی کە بەسەر نەخۆش ئاخوێن کە ئافرەتەکە تەنیاکەنەوە ئەڵێن تۆ سیحری لێکراوە ئەڵێن نە بەخوا سیحرم لێ نەکراوە بەس ناوێرم من ئەمەی لە پیاوەکەم جیابم و وعدم بە کەسێتە داوە بە ناوی سیحرەوە تەماشا ئەەکەی ڕێگای نییە ئیلا بە ناوی سیحرەکەەوە دێت بۆ ئەوی کە خەڵکی بخەڵەتێنێ کە سوکاری بخەڵەتێنێ هەشە ڕابەڕاستی سیحری لەکراوە دەیەوێت لەم پیاوە ڕزگاری بێ بەچی ڕێگایەک بۆی کە بڵێ سیحرم لێکراوە هەشە سیحری لەکراوە بەڕاستی ناڵێم هەمووی درۆکە هەیە ڕاستیە هەیە درۆیە بەس تەنیا بۆ خەڵەتاندنی بەرامبەرە کەواتە ئاگدار بن بەڕێزان خۆشەویستان ئەگەر مۆبایل بە خراپی بەکار بهێنی سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت ئاخر خاڵ بۆچی ئافرەت تووشی زینا دەبێت تووشی کێشە دەبێت تووشی تەلاق و جیابوونەوە دەبێت بۆچی ئافرەت خراپ دەبێت هۆکارێکی تر لە خراپبوونی هاوڕێتی مرۆڤی خراپ ئەگەر کچەکەت لە مەکتەب لە زانکۆ هاوڕێی خراپی کچی هەبوو خراپە بێت خراپی دەکات بەرەو خراپە دەیبات برا خۆ هیدایەت بەدەست خوایە بەدەست دایک و باوک نییە خۆ باو دایک و باوکەیە دەرەجە یەک چاکن مناڵەکەیان خراپە ئافرەتیش هەیە دایک و باوکی زۆر خراپن خۆی کەسێکی چاک و بەڕێزە ئەمانەمە هەمووی بینیوە هاوڕێتی کەسی خراپ بکات زۆر خراپە کچی خراپ تووشی خراپەی دەکات دەڵێ ئاوا بکە حساب بۆ دایک و باوکت مەکە حساب بۆ کەس نەکەی وەکو ئیمامی عوسمان ڕەزای خوا لێ بێ دەفەرمی ئەو کەسەی کە زینا دەکات حەزەکە هەموو کەسێ زینا بکە بۆی دەرگای بۆ بکرێتە سەر پشت ئەو ئافرەتە خۆشی خراپە لەگەڵ کوڕی خەڵکایە دەڵێ تۆش وەرە لەگەڵ کوڕی خەڵکە بەخوا نەخۆشە هەموو ڕژێ پێ دەڵێ خۆش دمەوێ وا ئەکا بەخوا دوکاندارەکان باسێکن ئەڵێن مناڵ هەیە لە ئیبتیدایی 4 و 5 ئیبتیداییە دێت شتەکڕێ بۆ کچە شتەکڕێ بۆ خۆشەویستەکەی کوڕە خۆشەویستەکەی هێشتا نەچۆتە 6 ئیبتیدایی 10 ساڵ 9 ساڵ 10 ساڵە 11 ساڵە فێری خراپەیان کردو مامۆستا بەڕێزەکانی شەبێ ئاگاداری تەڵەبەکان بن زۆر چونکە دایک و باوکی دووە من ئێمە مناڵمان بە مامۆستاکان سپاردووە مامۆستاکانی شەبێ دڵسۆزی مناڵەکانی ئێمە بن چونکە ئەوەندە گوێ لە ئەوان دەگرن گوێ لە ئێمە ناگرن چونکە مامۆستاکە شتێک بە قوتابی دەڵێ یەکسەر ئەڵێ باوە دایە مامۆستا ئەمڕۆ ئاوای وت بەخوای من واکەم تەواو لە دایک و باوک زیاتر تەسیران بەسەر مناڵەوە هەیە بۆی ئەگەر مامۆستا بەڕێزەکان پەروەردەیەکی جوانی کچەکان و کوڕەکانی ئێمە بکەن بێگومان سەرنجامەکەی زۆر باش دەبێت ئەگەر پەنا بەخوا پەروەردەیەکی خراپیشیان بکەن بێگومان زۆر خراپ دەبێت بۆیە خوشکی بەڕێزم پێت دەڵێم دەستگاکان شێڵتەرەکان و ئەمانە ئەو سنتەرانەی کە پەیدا بوونە ئەمە دەستگایەوە ئەمە شێڵتەرە و نازانم چی و چییە ئەم سنتەرانە کە بەناوی مافی مرۆڤە پەیدا بوونە دڵنیابە بچی بۆ لایەن دڵنیابە حوڕ نابیت دڵنیابە دڵخۆش نابیت دڵنیابە سەرنجامەکەیشمان بینی و چەند کەس چوە ئەو شوێنانە چی بەسەر هات بۆیە ئاگادار بە ئەوان کێشەکانە بۆ چارەسەر ناکەن دەتکەن ناو کێشەوە چونکە گەورەترین کێشە ئەوەی تۆ لە ناو خەڵکە حیاتە چی کەس و کارت تۆیان ناوێ ئەمە کێشە نییە
ئەگەر کە سوکاریش گوێ بگرن لە ئافرەت برای بەڕێزم ئافرەتەکە کچەکەی تۆ غەڵەتی کرد تازە غەڵەتەکەی کرد با غەڵەتی دۆمیش نەکاتەوە دەستی بگرە مەیکوژە دەستی بگرە تازە خەڵکی زانیوی بۆ کێشەکە گەورەترەکەیت بۆ بچێتە سنتەرەکان شەڵتەرەکان بۆ وەڵا باوکمم کوژێ مەیکوژە تازە غەڵەتێکی گرنگ ڕۆشتۆ تازە ڕۆشتۆ با دووبارە و سێبارەش نەبێت با نەبێتە 10 غەڵەت با نەبێتە 50 غەڵەت بۆیە خوشکە بەڕێزەکان ئەمانە گرفت بۆ دروستەکەن ئەم دەستگایانە ئەم سنتەرانە زۆر جار گرفتت بۆ دروستەکەن ئاگادار بە گرفتت بۆ حەل ناکەن لەگەڵ کەسوکاری خۆتا لەگەڵ ئینسانێکی عاقڵ و تێگەشتووە ئەگەر ئێمە کەسێکی عاقڵ و تێگەشتوو ڕۆشنبیر بین ئەو وەزعانە ڕوونادەن بەڵام بەهۆی توند و ڕەوی خۆمانەوە زۆر جار تووشی کێشە دەبین بۆی لە کۆتاییدا دەڵێم ئاگامان لە خۆمان بێت کارێکی وەها نەکەین پیاوە بەڕێزەکان ژنەکانمان خراپ بن ئەگەر ئێمە خەلەلمان تێدا نەبوو ڕێزمان لێیان گرت خۆشیانمان ویست یارمەتیماندان مەسروفمان کردن ئەوان ئەگەر خراپیش بن ئێمە گوناهبار نین ئای گەورە بەڵام ئەگەر ئێمە خۆمان خراپ بین ئەوانش خراپ بن ئێمە لە قیامەتیش بەرپرسیاری نین کەواتە ئەگەداری خۆمان ئێمە چەند خاڵێکی کەم و باسم کرد ئاگامان لە خێزانەکانی خۆمان بێ ڕێزیان لێ بگرین و خوشکە بە ڕێزەکان ئێوەش ئاگاتان لە پیاوەکانی خۆتان بێ و لە کۆتاییشدا دەڵێم توخوا ئەگەر کچەکەت مناڵێکیە بوو دوانیە بوو سیانیە بوو چواری بوو دەی بوو نەگونجا لەگەڵ مێردەکەیە با جیا ببنەوە لەوە باشترە لە ژێرە شوو بکات بە دزیەوە چونکە ئافرەتی زۆری بێوەژن لە ژێرە شووی کردووە کە سوکاری نایڵن شوو بکە ناچارە بێ لە ژێرە شووەکات بە دزیەوە تەنها ئەم شووکردنە حرامە بەڵام ئەو شتە واقعیە و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر شتانە بڵاوە ئاگاداری خۆمان بین داواکەم لە خوای گەورە و میهرەبان یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدو يا ربي خواه هي مني وآرامي ولات من بباريزي خواه جان شرف وناموس وكرامت من بباريزي يا رب العالمين هدايتي آفرتان وجنجكان وكركان بدي يا رب العالمين خواه جان أواني نخوش شفاء بدي أواني درددارن دردكان يعني سلا بري أواني خمبارن ضل خوش يعني كي يا رب العالمين آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين